باز لە گرنگی پاراستنی کللتور و دابوونەریتی خۆمانەکەین بگومان ئەزانین هەموونەتەوەیەک خاوەنی کللتور و دابوونەریتی تایبەتی خۆیەتی ئێمە ژۆک و کورد بێ بەژنین لەو بابەتە بابزانین تا چەند توانی ومانە ببین بە هۆکارێک بۆ پاراستنی کللتور و دابوونەریتی خۆمان گرنگی پاراستنی کللتور و دابوونەریت خۆی لە چیا بینێتەوە ئەم بابەتانە و کۆمەڵک بابەتی تر لەسەر کللتور و دابوونەریت گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕۆژین کەمال کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی کەلەپوری کللتورین کە ئێستا بە خۆشحاڵ لە ستۆدیۆ لەگەڵمانەیە دکتۆر ڕۆژین سلااو لێ بێ بەیانی باش بێ بەخێر بێ سەرچاوان وەکو دەستپێکێک با سەرەتا پێناسەیەک بۆ کللتور و دابوونەریت بکەین زەیمە بەسمان لەمانە چییە؟ باڵێ دەستخۆش زۆر سپاس بۆ بایەختان بەرامبەر بەم بابەتە گرنگە مەسلەی کللتور خۆی کە لە پێناسە ئەکرێ بڵین یعنی بەشێکە لەو ئەو عورف و تصرفات و بڵین بیهیڤەر بڵین نۆرم و عورف و بیر و باوەڕ و تەنانەت هونەر و ئەو جۆرەشتانەی کە بە پەرەسەندنی کات لە کۆمەڵگایەکە پەرەیسەندووە. جا لێرە من تەرکیزە خەمە سەر وشەی پەرەسەندن بۆ لەبەرەی کللتور بە تەبیعەت شتێکی داینامیکە شتێکی ستاتیک نییە یعنی وێنێ بڵین کللتور یەکسانە بە ئەو عورف و بیر و باوەڕ و تەقالیدانەی کە مەسەلەن لە 100 ساڵە لەمەوە پێشە هەبووە یا لە 200 ساڵ لەمەوە پێشە هەبووە بەڵکو ئەو پەرەسەندنەشە پرۆسێسی گەشەکردنی کللتورەکە خۆی لە خۆیان پێناسی کللتور ئەکات لەولایەنەوە بۆیە وتم تەرکیزە خەمەوە سەر پەرەسەندن چونکە شتێکی داینامیکە. زۆر باشە کەواتە لەگەڵ پەرەسەندنەکەی توە زیندووکردنەوەش چەند گرنگە یعنی ئێمە بۆ نمونە هەر میلەتێ خاوەنی کللتوری خۆیەتی لە ڕێگەی کللتورەکەی و ئەتوانێت پێناسی خۆی بۆ جیهان بکات ئەم زیندووکردنەوەی بۆنەوە بە دوایەوەیە تا چەند گرنگە ئەمە بیبەخشین بە یەکتر بۆی کە بەخشیمان دەوڵەمەندتریشیەکەی دەستخۆش بێ خاڵێکی زۆر باشە وروژان بەڕێزت کاکسەرکۆ پێشەوەش لانەخان ئاماژەی پێکرد بە مەسلەی بۆ گرنگە کللتور پارێزین کە ئەمە ڕەبتە بێتەوە بەیەک ڕاستەکەی توانین ئەگەر تەشبیهێک کەم بەکاربێن بۆ مەسلەی وشەی کللتور وەکو پردێکە لە نێوان کۆن ڕابردوومانە و بۆ داهاتوومانە طبعاً پردێکی بەس زمانی نییە یعنی لە ڕووی زەمانەوە بمان بەستێ بەڵکو پردێکی مەکانیشە ئەتوانێت بمان بەستێ بە دراوسەکانمانەوە بە شوێنەکانی ترەوانی بڵین میلەتەکانی تری تەنیشتمانەوە یعنی لەو لایەنەوە ڕۆڵی پردێکی هەیە لەبەر ئەو سەبەبە اینجا مەسەلەی بۆ مهمە کللتور کە پارێزرێ مەسەڵەن بۆ بۆ ئەبێ زیندوو شکرێتەوە کە لە بینی ئەو پرسیارەش هەیە کللتور خۆی ئێمە لای ئێمە جاری وایە بەزۆکو بەس شتێکی معنەویی بینین بڵین وەڵا هەر پاراستنی کللتور شتێکی معنەویە و باشە بیپارێزین لەبەر ئەوەی ڕبتمان بڵین بە دابوونەریتمانەوە هەیە و بە باو باپیرانمانەوە هەروەکو شتێکی سمبۆلیکەی بینین بەس ڕاستەکەی پێداویستێکی زۆر ئەساسی سایکۆلۆجیە یعنی بڵین چۆن لەلایەن ئەوەی کەس ئینسان هەویە مرۆڤ بوونی هەویە بوونی کیانی خۆی هەسکا کیانێکی خۆی هەیە ئەمە چەنەها دراساتی سایکۆلۆجی و سۆسیۆلۆژیی سلمێنن بڵین ئەمە تەنانەت لەسەر ئاستی شاریش یعنی نەک هەویەی شخص هەویەی شاریش هەویەی میلەتێک هین ئەکات ئەبێ بە سەبەبی ئەوەی بۆ نمونە سیقا متمانەبوون بە خۆزیە ئابێت طبعاً لە متمانەبوون بە خۆزیابوونیشەوە چی ڕۆیە هەموو کاریگەری ئەرێنیەکانی کە متمانەبوون بۆ شتێک دروستی ئەەکە ڕەمزە بێ بۆ مەسلەی ئەساڵە یعنی تۆ ئەسڵە هەیە ڕاچاڵەکێکە هەیە ئۆریجناڵەتیت هەیە حتا ئەگەر بەڕێستان ملاحەزەکەن ئەو وڵاتانی کە تەتەور ئەکەن هەر لە کۆنیشەوە لە مێژووە دائیمەن هاتوون چیان تەرکیز خسۆتە سەر چیان بڵین تیشکیان خسۆتە سەر چی زۆر زەڕۆر کە هەرچەند تەتەوری اقتصادیان هەبوو بێ اجتماعی یەکسەر لەگەڵ کللتوریان هەبووە بۆی بیسلمێنن ئەساڵەیان هەیە یعنی بڵین ئێمە بۆمان هەیە ئێمە بڵین ببین بە کیانی خۆمان هەیە بۆمان هەیە ئێمە صاحب قسە بین لەو لایەنەوە گەر ئێستا بەڕێستان ملاحەزەکەن دەوڵەتەکانی خلیج زۆر احتیمام بە مەسەلەی پەرەپێدانی کللتوری ئێن یعنی زۆر دەستیان ناوەتێت بۆ بەشێکی لەسەر ئەو مۆزوعایە جا ئێمە بۆ ئێمە زیندووکردنەوەی کللتور زۆر زەڕورە نەکتەنها ینی هەشتێکی لای خۆمان وەکو کەمالیاتە بینرێ زۆر جار هەیە بەداخەوە بەس ڕاستێکی ناڵم علاقی بە مەسەلەی سایکۆلۆجی علاقی بە مەسەلەی اقتصادەوە هەیە علاقی بە مەسەلەی کۆمەڵایەتیەوە هەیە کە لێرە لەبەر کاتی بەرنامەکە ناتوانم بچم بە داتا تەفاسیل بڵم بەس بەڕاستی ئەو هەموو ئەبعادانی تری هەیە کە ئەگەر وەکو پێویست بە بەرهێنانی تیا بکرێت ئەکرێ ئەو هەموو سوودانی تری دەر زۆر باشە کاتە دکتۆر ڕۆژین بەڕێزت کێشەی کللتور لە لای ئێمە بوونی هەیە ئەگەر بوونی هەیە پەیوەندی بە چیەوە هەیە ڕاستەکی لانەخان کێشێکی زۆر گەورەمان هەیە لە مەسلەی هەم پاراستن و هەم زیندووکردنەوەی بۆ خاڵەکەی کاکسەرکۆ بەڕێزان ئاماژەی پێکرد بڵین ئەو مەوزوعی زیندووکردنەوەی بۆ چونکە ناڵم ئێمە وەکو پێویست یەکەم تێنەگەیشتون لە خۆمان خۆی مەسلەی کللتور چییە یارمەتیت ئەیە
ئێمە جەریواڵن جاشتی کۆنمان بۆچیە خۆی یار کۆنە ئێستا بۆ ئێستای لەبەر کۆنە ینی مێژوو ئەمڕۆی دروست کردووە ئەگەر من تێنەگەم لە مێژۆکەی خۆم ناتوانم تێ بگەم ئەمڕۆ چۆن بۆچی وام و داهاتوو چۆن دەستکاریکەم ینی لە بەسیترین شتاوە تاوەکو گەورەترین شت ئێستایەکێک لە وعیە ساگەر بێت و ئێمە چەندها جار گوێم لێ بۆ لە کەسی ڕۆشنبیریش مەوزوعەوە نییە لێرە ئاستی زانیاریە ئاستی وعی لێرە دەوری هەیە وعی بەرامبەر بە کولتوری بۆ نمونە زۆر کە جارباز کراوە چەخوا ئێمە چیمان هەیە لە چاو شارستانیەتەکانی وەکو یۆناان و وەکو میسر لە کاتێکە ئەم منطقەی مەسەلەن کە هەمی وەکوواڵە لە مێژووی کۆناوکو میزۆپۆتامیا و منطقەیەکرێ بە بنەمای شارستانیت دانرێ مەسەلەن نووسین لێرە داهێنانی بۆ کراوە یاسا لێرە داهێنانی بۆ کراوە ینی سێریکە ئەو کاریگەریانەی نووسین دروستی کردو لەسەر عالم ئەو کاریگەریانەی بۆ نمونە یاسا دروستی کردو جارێکیان لە بەرنامەیەک هەبوو باسیەوەی کرد سەد زۆرترین کەسە کاریگەرەکان لە عالەما بیرمەهینەکەی ناوەکەی بیر چۆ ئەوەی کە چاپی داهێنا بوو یەکەم کەس بوو دەرچووکەوەکو کاریگەرترین کەسە لە مێژووی ئێستاە بۆ چکە ئەگەر چاپدا نهاتایە بیرکەنەوە نووسینانەیە مەگەشت بە نووسین نەڕۆشتایە ینی چەند زانیارسنە ئەگەی بەهۆی ئەوم حەزارەتانە کەسی پێشکەوتنی نەبینی بەخۆ ینی کەواتە ئێمە ئەتوانین هەشتی عیلاقی بە نووسینەوە هەبێ وەکو حەزارەت ئێمە ئەساڵەتی پیشانبەی ئێمە بووین ئەساسەکە و لەوە بەرهێنانی تیا بکەین هەر نەک بڵێنەوە کۆنمان هەیە بەڵکو بڵین ئەوە بەکارهێنین بۆ بنیادنانی داهاتوو زۆر باشە زۆر کات بەرجۆمانەکەویتر لە کۆڕ و کۆبوونەوە سمینار و یاخو لە ناوەندا ئاکادمیەکاناڵێ با خوێندنەوە بکەین بە کەلتورە وەکو نمونەیەک یاخود زۆر جارەڵێ بە سەردانکردنمان بۆ سینەما بکەین بە کەلتور بەڵام چەند گرنگە پێشووی تۆ ئەمە بە خەڵک بڵێ کەلتورشی بکەیتەوە بۆی چونکە کەلتور ماوەی کاتی نییە کەلتور ماوە درێژخایەنە یعنی تۆ ئەم زنجیرە ئەڵلقەی بە ئەڵلقەیە تێ تاوەکو بەپێی سەردەم گەشە بکات ئەمە چەند گرنگەم خۆشیاری دەست خۆشکاک سەرکۆ ئەوە خاڵێکی زۆر گرنگ بوو حەزمە کرد بەڕاستی بە تایبەتی باسم کردا لەو مەسلەی کولتورە ئەویش کولتور کە ئەڵین پەرسەندنە بێ بەس وەکو هەموو شتێکی پەرسەندن خۆی پەرسەندنە لە چی لە دەوری ئەو ژینگەیە تەوان ژینگەی هەر سروشتینە بەعکس ئەو ژینگەی مەسەلەن سیاسی اقتصادی کۆمەڵاتی کە دروستە بێ نەکرد لەسەر ئاستی وڵاتەکەی خۆ یا شارەکەی خۆ لەسەر ئاستی دنیا لێرە شتێک هەیە زۆر مهمە شت هەیە کێتە ناو کولتورۆ باشی ئەکا شت هەیە خراپی ئەکا یعنی ئەو پەرسەندنە شەرنی هەموو جارێ بە باشە بێت جاریوە بە خراپە ئەبێ ئەنجا لێرە بۆ مهمە بۆ نمونە سەیری کۆنکەین وانە وەرگین و سەیری بە توێژینەوە بە داتا قرار بین چ شتێک هەیە قرار بین بیکەین بە کولتور مەسەلەن بۆ نمونە ئێستا گومانی تیانە ئێمە زای هەموو کەسێک ئێستا مناڵی ئێستا لە دایکە بێ بە ئایپادەوەی گرێ بە ئایفۆنەوەی گرێ بۆ نمونە مەسەن سێکەوە بۆ بە جۆرێک لە ئێستا کولتور وای لاتۆ گەر مناڵێک بۆ نمونە مۆبایلی پێنەبێەوە هەستەکە لە دابڕاوە لە کولتوری ئەو جەماعەتی گەنجەکانێکی خۆی بەڵام سیرەکی ئەگەر کاریگەرە بەدواسی کاریگەری هینەکی ناکەم کە زانیاری دەستەکەی بەڵام کاریگەرە فیزیۆلۆژیەکەی وازح دیارە سیرەکی مناڵی ئێستا زۆرتر گەنجی ئێستا پشتیە شێشانیە ینی مەسەلەن ینی سیرەکەی ئەکەواتە ئەبێ بزانین شتی تەندروست محاولەکەی بکەین بە کولتور مەوزوعی خوێندنەوە مەسەلەن خوێندنەوە سەلماوە کاتێک کەسێک کە شتێک خوێنێتەوە قدرەت هێرەوەنی ئەو زانیاریە وەرەگرێ قدرەتی بەستنەوەی بۆ هەر شتێک بەقوترە بێ یعنی سێرەکەیەکێکە لەو شتانی فعلە نەبێ احتیمال بکرێ باسی بەڕێستان کولتورتان کرد چۆن زیندوو کرێتەوە گەورەترین کێشەمە هەمانە سەردانکردنی مۆزەخانەکانە نەکراوە بە کولتور لە یەکێک لە توێژینەوە بڵین لە یەکێ لە سەردانەکانم بە وڵاتی قەتەڵ وەکو توێژەری سەردان کرد بڵین توێژەرێکی یۆنانیم لەگەڵا بوو باسی ئەومە کرد وعی کولتوری و کەلەپوری کەمە لە کوردستانە و لەوانە دووسێ لە قسە بووی دەرکەوت ئێمە عادەتەن زۆر کەم خەڵکەچێ بۆ مۆزەخانەوتی جا ڕۆژین بۆ پرسی يعني بۆ مشکلتان هەیە وتی ئێمە لە مناڵیەوە هەر ئەسڵەن وەڵە خۆمان بە کوردیڵین ڕێیکانی وتی چون بۆ مۆزەخانە و کوڕێیکانی وایە بۆ مناڵەکانمان ئێستاوایەکێکە لە شتانی کە گەورە ئەبن ناچێ بۆ مۆزەخانەیە وعی کولتوری نیە یا نازانێ مێژووی خۆی چی بۆ ناحەقی ناگرین ینی بەرەوەی ئەو شتانە نەکراوە بە ئەوە خوێندن بڵین پەروەردە زۆر دەوری دکتۆر ڕۆژین پێم بڵێ بۆ منە هەموو کاتێک لەگەڵ گۆڕانکاری سەردەمان کۆمەڵێک بابەتی تازە ژێتە ئاراوە تا چەنێک ئێمە وکوونەتەوەی کورد لە کاتی هاتنی بابەتە تازەکانەوە بۆ کوردستان و بۆنەوەتەوەکەمان ئەم بابەتانە ئەبێتەوە کارێک بۆ ئەوەی کە ڕەسەنایەتیمان لە دەستبین یاخود چۆن کارێکی لەو شێوازە بکەین کە ئێمە بتوانین لە هەموو شتێک گرنگتر بڵین کللتوری خۆمانە ئەگەرچی لەگەڵ تازەگەری شابین بەڵام کللتورەکەمان نەسرینەوە دەست خۆشلانە خان ئەوە مەسەلێک هەیە ئەڵێ قسێکی ئەڵێ خۆت بە چونکە هەر کەسێکی تر گیراوە نازانم گەرە شتان میسین بەسی لەوەی کەسەکانی تر هەمووی گیراون لەبەرەوە بەس حل هەرەوەی خۆت بی لێرە ئەگەر ئەوە تەطبیقکەین و مەسەلەیە بەسەر ئەو خاڵی کە بەڕێزە دووروژان خەڵکی زۆر گرنگە ئەوەیە کە ئەگەر ئێمە محاولەکەین ببین بە کولتورێکی تر مەسەن بۆ نمونە گەر بمانە شتێکی شوێنێکی تر یەکسەر وەکو ئەوان بکەینەوە سیرەکەی
ئەو نیم ڕەسەنایەتیمان نییە ئێستاوە نیە تا بڵم وەڵام من صاحب مەوزوعەکەم یا من ڕەسەنایەتی نییە لاساییە لە لاساییەکەشا هی نیت ئەو باشتری ئەکات یعنی بڵین لەبەرەوەی هی ئەو نییە لە نەتیجە ئەمە شتێک هەیە لە تەسمیمی حەزەری لە مەسلەی تەلارسازی و پلانسازی شاریشا باسەکرێ حتا ئەمە بۆ شارەکان کە هەویەیان نامێنێت بڵێنەها لاسایی بینەوەی بیناو شتەکەنەوە پێوترێ پلیسلسنس یعنی بێشوێنی ئەڵێ ئەم شوێنە لە شوێنێکەچە کە لە هەر شتێک بڵین هەر شوێنێکی کە ئەچێت جا ئەم شتەکەڵێ ڕەسەنایەتی هەویەی نەما مشکلەکە لە چیە شتێک وەرە ئێمە هەر وەرە لەسەر ئاسی مرۆڤایەتی لەسەر ئاسی تاک پێ بڵێن وڵات تۆ لە هەر کەسێکە چی هەزە لەو وەصفە نییە ناتوانانی لەگەڵ ئەو وەصفەیە بژیت هەویەی خۆت یعنی لایانی سایکۆلۆجی و لایانی اجتیماعی لەگەڵیان مرتاحنی لەبەرەوە کاتێک ئێمە بڵین ئەو نوع شتە تازانە ئەکرێ بێ ئاگامان لێبێ ئایا ئەمە ئەو کشتە باشەیە هاوتمان کولتور پەرسەندنیتیایە بە شتی باش و شتی خراپ ئایا ئەم شتە تا چەندی باشە لەگەڵیا تەئەقلوم کەین و جا شتێک هەیە بەڕاستی کەرێتە سەر مەسەلەی پاراستنی کولتوری پێوتری ئەدابتف یعنی تەئەقلوم ئەکەی لەگەڵیا یعنی ئەوە نییە بڵێ ڕێگە بمبەوە یعنی تەبەنیەکەی شتە باشەکەی هەڵەگری شتە خراپەکەی واز لێهێن ئەمە ئەو شتەیەکە ئەکرێ مەسەن بۆ نمونە ئەکرێ گەر تەکنەلۆجیا بۆ نمونە ئێستا من خۆم زۆر لەسەر مەسەلەی بەکارهێنانی تەکنەلۆجیا لە بواری کەلەپوری کولتوری ئیشەکەم بەس ئەچین چیەکەین لە عینەن دەقەشا واعین ئاگاما هوشیارین بەرامبەر بە لایەنە خراپەکانی ئەڵین لایەنە باشەکانی زەقەکەینەوە لایەنە خراپەکانی کەمەکەینەوە زۆر باشە باسی کیۆ بکەین لەسەر هەموو ئەو دەستەواژانەی کە پەرەسەندنە زیندووکردنەوەیە چۆن بیپارێزین یاخود چۆن کاری باشتری لەسەر بکەین ینی باید تۆز جیاوازیەکیش بکەین یعنی تۆ زۆر بەڕێز دکتۆر خۆشە سەردانی چەند وڵاتێکت کردووە یعنی کاچیتە وڵاتانەوە کە پێیانڵی وڵاتی پێشکەوتو بۆ پێشکەوتون کەلتوری خۆیان پاراستوە دابوونەریتەکەی خۆیان بە زیندوێڵی ساڵانە فیستیڤاڵی تایبەتی بۆکەن بەڵام ئەم کەلتوری لە مناڵیەوە تیاچانراوە یعنی لە مناڵیەوە لە خێزانەوە چۆن ئەم مناڵە هەتا قۆناغێک لە ژێر سەرپەرشتیاری خێزانەیە بەو شوێ پەروەردەیەکەن کە کەلتوری تیابێت دوای تەسلیمی سیستەمی خوێندنیەکان ئەویش بەشێکی تری تێکەڵەکە دوای بە پێی قۆناغەکانە ڕوا سیرەکەی ئەم کەسە پڕە یعنی ئەچی پرسیاری لەکەیت بەشێکی زۆر لە دەوڵەمەنی خۆی و ناوچەکەی خۆی و دابوونەریتەکەی خۆی و پێبەخشێ لە لای خۆمان تا چەند کار لەسرە ماکرێ بۆی کێمەش بتوانین نەوەکانی داهاتوومان ئەو دەوڵەمەنی هەبێ و بتوانێ وەڵامی چوار پرسیارباتەوە گەر یەکێک لە کەلتورێکی جیاوازەوە دەست خۆشکاک سەرکۆ باوەڕ بێ ئەوە تەنانەت بێجگە لە مەسلەی دەوڵەمەندکردن کە ئەوە شتێکی زۆر گرنگە بۆ تاک بۆ مەسلەی ئەو یعنی دەوڵەمەندکردنی کولتوری بۆ مەسالائیلی تری وەکو ئاشتەوایی مهمە وەکو وەستانی شەڕ لەو ماوەی پێشوو لە مۆزەخانەی فرۆید ئاڵوگۆڕێک لە بینی ئەنشتاین و فرۆید ینی نامەی بینیانم ئەخوێنەوە ڕێک بڵین ساڵی 1970ەکانە کە ئەنشتاین نامەیەکی ناردۆ بۆ فرۆید داوای لێکاڵێ پرسیارێکم لێکراوە کۆمەڵ ئەو کاتە ئەیسبەی ئومەم هەبووە لەویشا کۆڵە لیژنەیەکە بووە کە مقابلی یونسکۆی ئێستاە ینی پێش یونسکۆ بووە کەوەی کە مەسائلی ڕۆشنبیری و کولتوری و ئانە باسەکە ئەڵێ پیاوتوم حەلێ بدۆزمەوە بۆ ئەڵێ کێشەیەکیان لێ پرسی وتوانە ئەگەر بمانەوە کێشەیەک هەیە بلای من زۆر مشکلەیە کێشەی شەڕ حربینەوە ستاو کێمە خۆمانزای منتیقەیەمە مەشهورە بەوە چی بکەین بۆ ئەوەی ئەم پشتە بۆستەیە ئەویش جوابی فرۆید بۆی وەکو سایکۆلۆجیستێکی مەشهورەوە ئەڵێ بۆی بتوانرێ ئەو عیدائیە ئەوەی بڵین فتریەی کە لە ئینسانە هەیە کۆنتترۆل کرێ بەس پەرەپێدانی کولتوریە حەلەکەمان طبعا ئەنج لەبەر ئەوە مادەم پەرەپێدانی کولتوری لای خۆمان ئەگەر لە من پرسم ڕاستەکەی داتام ڕێک لە بەردەوانی چەند جوهد هەیە حالیان بەڵام جوهد هەیە بەس جوهدەکان لەبەری ڕەبت نین خلاف دروستەکە خلافیش زۆر یعنی ئەوە چەندها توێژە پیشانی ئەیەن ئەها خۆمان لە کوردیاڵی مناڵی دوو تربێت زۆر خراپە هاڵنەڵەن یەک تربێت بێ باشترەوە من خۆمەوە ئەبینم لە شتیواییە لەو دوو تربێتە کە نیزاع دروستە بێ لەو کاتە کەسەکە نابێ بە کەسێکی سیستماتیکلی بزانێت سیستمێک مثلەن جۆرێک کولتور لەگەڵیا بڕوە لە نەتیجە سەری لێ شێوێ ئەگەر لە من پرسیێ ساستەکەم کۆمەلگایمە لە حاڵەتی سەر لێ شێوانەیە چونکە بۆ وەکو هاڵێ ئیتر پێویستمان بەتەبعاً لە ڕێگای ڕێخستنەوەیەکە لە ڕێگای کولتوری پەرەپێدانی کولتوری و لە ڕێگای خوێندنەوە کە سیستمێکی نەک موحەد سیستمێکی منسەجم متەناسق چونکە موحەدیش ڕاز نییە موحەدیش بێ بە مەسەلەی کۆمۆنیست و شتیوای لێ دروستەکەێتەوە بەس ینی تەنسیق هەبێ متەجانس بێ لە ناویەکە کە ئەوی بەڕێزەوت ئەم بەشێکیاتێ و بەشێکی کەیاتێ و بەشێکی کەیاتێ نەکەم بەشێکی باتێ و بەشەکی لێ سەنێتە و بەشەکەی باتە و بەشەکی لێکرد کە ئەوە نیزاع دروستەکە زۆر باش کاتۆ دکتۆر ڕۆژین ئێستا پێمان بڵێ ئێمە چۆن بتوانین
کللتور و دابوونەریتی خۆمان پارێزین لە چه ڕێگایەکەم هەنگاو بنین دەستەکانە خۆش من ئەگەر حاڵە ئەگەر عسایەکی سحری بە دەست منەوە بێ ئێستاگەر پێم بڵێن دەست خۆش پرسیارە یەکەم شت ئەگەر بڵم بیکەم لە خەیاڵ نابێ من جارێ دایمە باوەڕم بە شتێک هەیە نەزانین وەزعمان چۆنە ناتوانم بزانم بەرەو کوێ هەناوانم یەکەم شت دەستەکەم بە یەک توێژینەوە هەر هەموو واقع حالتی ئەگەم تی ئەگەم وەزعەکە چییە چونکە من نەزانم لە کوێم نازانم بەرەو کێڕم کە واقع حالتێ گەیشتم دە دراساتێک یەک مەجموعە دراسات بەڕاستی کێشەکانمان چی ئێستا بەڕێستان چەند پرسیارێکتان لە من کرد کێشەکان چیە من ئەوەی ئەیڵێم ئینطیباعمە و بەرکەوتەمە لەگەڵ چەند هینێکە بەڵام داتام لانێ بڵم لە سە مەکتەبە ئەوە نە مەکتەبی ئەوەی هێڵێ لەوەیە لە سا ئەوەی گەنجەکانمان وا بیرەکەنەوە ئەوان هەمووی پێویستی بە ریسێرچی درێژخایەنە دوای ریسێرچێکی درێژخایەن تێگەیشتم کێشەکە چیە تەبعا ئەمە بە چەندها ساڵ و بە چەندها ئەکرێت لعين دقيقة وردة دستكين بو بروجرام لسر أساسي أو داتاني أي دوزموا بروجرام داني من لسر أساسي من هستكم والله فلان مكتبه مشكلة ولا تواجهنا مشكلة هي استنتاجك اللي اشتكي بتشوكوا بلين أبي تبقى إنجار أصلا مسألة دات تواجهنا بو مهمة لو بوارانيا هر أول ما بينالي مشكلة كتيا بلكو سببي أو المشكلة باش تواجهنا ما نيلم بارد دكتور دست خوش بتواجهنا أكلية زور بتشوكوا بزنا وكوشت نامنظم ويم توجينو أنا يكتري من اللي توجينو أتشم كيك معناه بيلين جاب بركاته بلين يعني بوشاي بركاته من دايما الرسم كيف شان يملا سيمينار ولا إن كان معلم بس يما هموي بلين هي نية جزيرة يعني جاب بركاته ولا هموي يعني زور كم معلومات هي أما معلومات أنا الجاري وها نيرا بيكتري توجر نيا بتوجر يكتري إما توجينو كان ما بشيوي يجشتي كردينين أو يعني بلين كردين تطبيقي بك بكين لكشيء عامي جياني خمانة وبيو بكريت كأشكريه من سرنجم هي لسر شوازي أنجام داني توجينه كان بهوي أو استنتاجه كان دقيق نين شتيكي استنتاجه دقيق نبي زانيارية دقيق يعني دقيق نبي هر قرارك لسر بنيادني دقيق نيا زور باشا دكتور بين السر شكرتنوا لكالتورا يعني كباسي شكرنوا كين زور جار لقناقي كي تمنى يتر هر سكاري بأو قناقي كي يتر دەربڕینێکی شي باشتي زانيارەکان وەرگرتووە توانی دەری ببڕی ساهاوکارانم کۆمەڵێک لەو بابەتانەی جلوبەرجی کوردی با بنمونە بێنینەوە بۆنەکان جەژنی نەورۆز بنمونە بێنینەوە يعني تۆ ئەگەر بەم ناڵێ بڵێ جلی کوردی لە بەرکەڵە جوانە چکە و جوانێک کابینێ بەڵام نازانێت پشت ئەوە چییە بەڵام لە تەمەنێکا پێویستە شیکردنەوە هەبێ بۆچی جلی کوردی پۆشراوە بۆچی شێوازەکەی وایە بۆی پیاوان وایە بۆم پشتێنیان بەست ئەنێک وردیکەی تۆ پیاوان لە بەرەوەی لە گوندەکانە ئیشان کرۆ بۆی پشتیان ئازاری نەگا ئەم چلایان بەیەکۆ بۆ ینی کۆمەڵی خاڵی ورتێ بۆنەکان بۆچی ئاگر بۆ ینی زۆر شتێ ئەمە تا چەند گرنگە شیکردنەوە هەبێت کاکسەر کۆجەران بەدەستە خستە سەر برینێک کە لە مەسەلەی ئەوە بۆ لە وڵاتی ئێمە کە لە پوری کللتوری قیمەتی نییە شیکردنەوە هەبێت زای لە بەرچی لە برەوەی توێژینەوە خۆی ئەسڵەن لە مۆزەخانەیەەکە کە پارچێکی شوێنەوەریە برێ هەشتێک قسمێک هەبێت بڵین هەیە لە مۆزەخانەکانە بەس فەقیر ئەوە سەرچاویان کە مە ناتوانوەکو پێیز بکەن پێ توێژینەوە بڵین هەڕێک توێژینەوە لەسەر ئەو شتە چونکە ئەگەر ئەو زانیاری جامە پێڵین ئێمە بڵین لە ئەو ڕێکخراوەکەمانە لەگەڵ لە ئیشەکانمان لە وەکو توێژینەوەکانم کە ئێستا لە دەستەی کوردستانیم زۆر باوەڕین بڵین چیرۆک ئەمە پێڵین ئەو شیکنە ئەو چیرۆکە بۆ مهمە من ئێستا حەزەکەی ئێستا نەزڕی بەڕێ هەردوو بەڕێستان بەرامبەر بەو گوڵە ئەگۆڕم چۆن حەزەکەم بینەرانی جوان ئێستا بڵین ئەو گوڵێکە هێنداوە لە بازار کراوە بەڵام ئەو بڵم گوڵێکە ئەزانن ئەوە ئێستا چیرۆکیەوەی تایە کە کەسێک حیاتی خۆی تەرخان کردو بۆی خواردن بۆ مناڵەکەی دابینکە لە معمەلێک لە سین دروستی کردووە چیرۆکەکەی وایەوە چۆن نەزرت بەرامبەر بەو گوڵە ناگۆڕێ یعنی ئەو چیرۆکەیەوە ئەکا ئەو گوڵە دەوڵەمەندتر ببینی لەوەی بەس بەتەنها گوڵەکە لەسەر گوڵێکی مەسەن جوانکاریە لەسەر ئەو مێزە جامە بیرکەینەوە بۆ هەموو شتێکی تری ژیانمان لەبەرەوە ئێمە من دایمە بە تەشبیهێک بەکارێنم شاخی سەهۆڵی ئەڵم هەشت کاتی شتێکە بینی وەکو شاخە سەهۆڵەکە بەس سەرەکەیمان دیوە ئەوە چیرۆکەکان و زانیاریەکان و ئەو شیکردنەوە و لێکۆڵینەوانەیە کەوا ئەکا من تێ بگەم شاخەکە چەند قوڵە بۆ گرنگە ئەو شتانە زۆر باشە دکتۆر ڕۆژین چەندە گرنگە ئەم بابەتانە لە تەمەنێکی زۆر مناڵیەوە بۆ نمونە دایک و باوک کاتێکە مناڵەکە لە ژینگەی خێزانێ دواترێت چێتە ژینگەی باخچە و قوتابخانەکانیش بتوانرێت بە هەندێک بابەت کە زۆر گرنگ بێت بۆ نەتەوەی کورد بتوانێت پێی ئاشنا بکرێت چونکە بگومان لە وڵاتانی دەرەوە زۆر گرنگی بۆ بابەتانە جێ کە پەیوەندی ڕاستەوخۆی بەخۆیانەوە هەیە چەندە گرنگە ئەوانش لە قۆناغەکانی خوێندنان گرنگی پێ بدرێت دەست خۆشلانە خان خاڵێکی زۆر جەوهەریت باس کرد کە ئێمە ئێستا بەهۆی ئەوەوە ئیشەکانی خۆمان بەتەمان بگۆڕین چۆن ئێمە پێشەوە ئیشمانە کرد لەسەر ئاسی بڵین کەسانی پێگەیشت و بەرەو سەرۆ ئێستا بەتەمان بە تایبەتی بچینە قوتابخانەکانەوە بەسەر خوێندنگاکانەوە بۆ تصور كمان نك العالمي كالبورو كلتوري العالمي تسويقه هل لو معك برزك تجينويكي بو باس كدم ايود براند كان
کە ئەیانەوێ ئێستا طبعا شێوازی تەسویقیش گۆڕاوە طبعا ئەگەر مقارنەی کەم لەگەڵ کولتورا یعنی وەرگرتنی زانیاری و بمێنیتەوە بە شتێکەوە پەیوەستبوون بە شتێکەوە ئەڵێ بۆیان دەرکەوتۆ گەرەتەوێ کەسێک لەگەڵ براندێکا بێڵیتەوە مەسەلەن نایکی یا بوارێکی کە ئەڵێ بڕۆ بە مناڵی ڕایهێنە پێی ئەڵێ بۆ چکەڵ بە مناڵی پێوەیە مێنێتەوە ئەڵێ یعنی سلمانیانە ئەمە توێژینەوەکانی بواری تەسویق مارکێتی سلمانێتی کەواتە گەرێمە هەمان ئەو توێژینەوەی کە بۆ بواری تەسویق کراوە بین تطبیقی کەین بەسەر مەسەلەی کولتوریە کە من باسم کرد لە یۆنان هاوڕێکەم وتی بە ئەنقەس بە مناڵیان بن یعنی ئەیوە زۆر بەوە جا طبعا یۆنانی زۆر فەخورن بە ئینیانەوە بە کەلەپور و کولتور و بەوانیانەوە ئەیو لەبەرەوەی دا نابڕین لە موقع مێژوویەکان و ئینەکان ئەمە چیان پێگرێتەوە مۆزوعەکەەوەی بڵم هەر هاکۆن چیم کرد و کۆی شاعر عەرەبیەکاڵە هەرەوە نەبێ بڵم کۆن مهم بوون بەڵام ئێستا داهاتوو نیە نە ئەو سیقەیە دروست دەکەن ئەو متمانەی لەو مناڵایەت ئێمە ئەوە بووین ئێمە مێژومان وا بوو ئەم شتانە ئەو زانیاریانی بۆ دەرەکەوی بەڕێزەوەتە ئەم جلە بۆیە لە بەرکراوە مەسلەیەکی ژینگەی بووە ئەی خۆ توێژینەوەیە ئەوە زانیاریاتێ لەسەر ئەی باشە گەری سا جلێک ئێستا تەتەورکەم پەرەسەنی پێ بکەم چۆنیکەم شەرت نایکەم لە بەرەوەی تەکنۆلۆژیا گۆڕاوە شت گۆڕاوە بە شێوازی کۆن بەڵام بەهۆی ئەو بیرکردنەوە تێگەیشتن لە بیرکردنەوە کۆنەکە تازەکە دەستکارێکم دکتۆر باسێکی ئاڵوگۆڕی کللتوری بکەین بێگومان هەرمومان زۆرینەمان سەردانی زۆربەی ناوچەکانی ترمان کردووە تایبەتمەندی خۆیان هەیە تا چەند هەوڵ بینێمە دوو بەشە باشەکەی وەربگرین بەشە خراپەکەی وەلانین بەڵام بەداخۆ زۆر جار ئێمە بەشە خراپەکەی قسە کۆپیەکەین لای خۆمان یەک پەیسەکەشی حازرە بەڵام بەشە باشەکە ینی لە بابەتێکی زۆر بچووکەوە ئێمە توانین سوتی لێوە بگرین بەڕێزی وڵاتانی دەرویانی ئەبینی بەسەر شەقامێکە ڕێی شتێکە خۆی فڕێ یان ژنێک تەمەنی 80 ساڵە لە دواتەوە هەڵیەکرێت ینی هەست بە خۆت ئەەکەی کامە شتێکی خراپە با من نەمەی لێوەرگرم لای خۆمان ئەمە جارێک تر دووبارەکەمەوە ئەمە چەند گرنگە کەمە نمونەیەکی دەست خۆش بەوە نمونەیەکی زۆر جوان و لەو ماوەی پێشوە بەڕێزێکمان هێنا بۆ پرۆفیسۆرێک لە زانکۆی چیکیەوە قسەی ئەکرد باسی کللتوری کرد لە بینی گۆڕینی و اقتصادی بوو باگراوندی بەس لە بینیا باسی ئەو خاڵی کرد باسی کرد ئێستا ئێوە مرور وتی خۆمە مرور پێویستمان بە ئیشارەتە سوورەکە نییە هەر لەوێ سێ چوار کەسەی گرنەوە یعنی پێویستمان بە سیستمەکە نیە بەهۆی مرورمان نایە لەسەر جادە یعنی هە بڵین باسی ئەو شتێک کرد ئەو مەسەلەی بەڕێزەکە ئەڵێ ئەو تێکەڵ بوو ئاڵوگۆڕی کللتوریە مێژوو هەمووی وانەیە لەسەر ئاڵوگۆڕی کللتوری ئەسڵەن هیچ شتێک ئەمە لە زانستی شایە هیچ شتێ نەبووە هیچ وڵاتێک پەرەی نەسەندووە لە وڵاتێکی کە بەبێهین بەبێ ئەوەی ئاڵوگۆڕی کللتوری ڕوویابێ کە لە بۆ نمونە کە لە ڤێننا لە شوێنێکیانە باسی قاوەیانە کرد هەر قاوە کللتوری خواردنەوەی قاوە هەر نەیان بۆ قاوە پێشەوە نازانم عوسمانیەکان کە یاویانە بەسەریانە لەویایە تۆقیان کردوون و دوای ڕۆشتون بە دوایانە قاوماڵە کەسیان هەر نەزانێت چی لەو شتانە بکەن هایەکێک بەزێکی قیمەتی زانیوە لەگەڵیانە بۆ جاسوس بۆ لە ناو عوسمانیەکانە جێشی عوسمانیا ئەو وتێتی دە تۆ ئەوانە بن بە من ئەجا دوای چۆ دەستی کرد بە خەڵکێکی فرۆشتەوە مە بەسم لە چێلە قسەی کە بەڕێزە ئەو ئاڵوگۆڕی کللتوری ئەو شتەکە ئاڵوگۆڕی کللتوریە چۆن ئەکرێ لە نەتیجەی ناڵم سیستمی پەروەردە زۆر مهمە چالاکرێت چونکە سیستمی پەروەردەیە وەکو چاوە مراقەبەکان وەکو ئێمە مرۆڤ لە سیستمی هەر بەسەن بۆ لە مەعیدەیە شوێنێک هەیە ئیشی مراقەبەینی هەیە کۆنتڕۆڵەکە چی بێتە ناوە چی نێتە ناوە بۆ نمونە لە گیانمانە ئەو شتە هەیە لە بایۆلۆجیمانە لەبەرەوە لە وڵاتیشە لە هەر کللتورێکە بە سیستمێکی بەرگریت هەبێ بەرگری چیەکە کە ئەوە چاوی لەوەیە شتە گەورەکان ئەو چای لەوێنە گەورەکەیە گەرم شتە بێتە ناوە خراپەیە ئەم شتە نێتە ناوە باشە یا شتێکی والایەنەکەی چونکە تاک ئێمە بڵێ ئەڵین تاک تۆ مەسئولی لەسەر ئەو شتە بەس تاک ئەمە چەنەهات تەجروبەی سایکۆلۆجی هەیە ئەگەر هەستکا مراقەبە لەسەرینی ئەگەر هەستکا محاسەبەنی ئەگەر هەستکا شتێک هەیە ئیلتیزامی قورسە بەوەی کە شتێک و قەرار باخۆی قورسە وکو جهودی وەرم با حەزەکەی تاقیەکەینەوە خۆمان هەر بە تەنیا خۆ شتێ بکە کەستەکەی کەزیە چکە مرۆڤ بە تەبیعەت ئەوە لە چەمکێکی زانستیە ئیهانە نیە بەزەڵێ ئاژەڵێکی کۆمەڵایەتیە یعنی شتێکە متەئسیرە بێ بە چواردەوری بۆیە کە ئەتانەوێت کە شتێ بکەین بە بڵین باو بێ شتێ بڵاوکەیتەوە پێویستە بیکەی بە کولتور بووی چاوکەنەوە لە یەکتر یعنی مەفهومی چاولێکەری چەند جاری وایە بۆ خراپە بەکارێنێ جای بۆ باشە بەکارێنێ بەزەوە ئیشی سیستەمە بەرگریەکەیە کە دروست دەکرێ زۆر باشە دکتۆر ڕۆژین هەروەکو دوایین کۆمنتی خۆ چ شتێکی زۆر گرنگ هەیە لەسەر گرنگی و پاراستنی کللتور و دابوونەریتی خۆمان ئەگەر لە بیرمان کرد بە قسەی لەسەر کە نەتوانێت دو کۆمنت دەست خۆشدان هەر وڵی ڕاستێکی هەر ئەوە ئەڵم یعنی زۆر ضرورە ئێمە ئەم مەسلەی کولتوریە تێپەڕین لەوەی کە بڵین کە مەسلەیەکی کەمالیاتە چۆن ئەترسین لەوەی داعش هەجوم کاتە سەرمان ئەبێ هەمان ترسمان هەبێەوە مەسلەی پاراستنی کولتوری باوەڕ بێ لە هەمان ئاسایە بۆ فەرقەکەیان چێ داعش کێت بڵێ ئەمڕۆیە یەکسەر بەس ئەم درێژخایەنێکی هینە جا ئەوە تعبیرێکی ئینگلیزی ئەڵێ دلێمای بۆقە کوڵاوەکە باسیەوەکە ئەڵێ شتێکە بۆقێک یەکسەر بخەیتە ئاوێکی گەرم یەکسەر ڕاکە گەرمە ترسێ بەڵام ئەگەر بیخەیتە ئاوێکە وردە لی گەرمکەی هەستی پێناکە ئەش سووتێتیایە
لێرە مەسلەی ئەگەر احتیمام نین بە مەسلەی پاراستنی کولتوری و مەسلەی زیندوکردنەوەی کولتوری و مەسلەی پەرەسەندنی کولتوریش بە شتە باشەکانەوە وەختێکە زانین یا دابڕاوین یا دواکەوتین یعنی هەمووی طبعا خۆی هەموویمان تایە ئێستا بەس خراپترە بێت لەبەرەوە بێ ئێمە ئەو شتە بەچی بۆستێنین بەوەی کە بەڕاستی دەستکرێ بەوەی سیستماتیکلی هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە تاکێکەوە تاوەکو مؤسسەکان ئەم مۆزوعە بەجددیگرن و تەنسیق هەبێت لە بابەتی کەلتوریش بێکمان ئەگەر گفتگۆی لەسەرکەی چەندین لەقی جیاوازی لێ بێت وانی لەوەی کە تۆ کەلتور بە بابەتەکانی ترۆ بەس کەلتور پەیوەندێکی زۆر گەورەی بە ئابوووریەوە هەیە یعنی باسی فەڕەنسا بکەین ئەوان لە مۆزەخانەکان و پارە پیاکەن و کەلتوری خۆشیان باموچیان ناسێن ڕەبتی بە بایۆلۆژی هەیە ڕەبتی بە عیلمی پزیشکیەوە هەیە بە هەموو عیلمەکانەوە دەستە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ مازوو کردی دەستە خۆش بێ